گفتوگویم پرس و باسوبا بەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگۆشەنگ دەروێژ نوێنەری ئەنجومەنی سووریای دیموکرات لە هەرێمی کوردستان. کاگۆشەنگ سڵاو لێبێ بەخێر بێت. بەخێرات سەر چاو. ئەوەی ڕوویدا چی بوو؟ دەستپێکش خۆ سلااوێکی گەرمج بۆ شەروانên ئازادیەک وەک جەنابەتی فەرمۆ داستانێکی زۆر گەورە ئەشرەفیە و شێخ مەقسوود کردن. بڕاستی ئەوە پەیامێکی بۆ هەموو جیهان بوو گە هەر تاکێکی کورد لەسەر ئەم زەوی هەبە خۆدانی ئیرادەی خۆیە و هیچ هێزێک ناتوانێت ئەو ئیرادە بشکینە. تەسەوری من نامەکەژی بەری ینی قسە بکەم سەر بەرسەوی پرسیارەکەت بدەم. تەسەوری من ئەگەر ئەم هێزی ئێستا هێرش کرد لەسەر شێخ مەقسوود و ئەشرەفیە ئەگەر حەقیقەتی ئەو هێزە بناسن چییە ئەو بتە ناخوا ناسنامە وا شەربانە دەدە دیاریکردنش بۆ جیهان و دنیا هەموو بەس زۆر بە کورتایی 42,000 چەکدارن توندرەوی تیرۆریستی بڕەنگێکی بەربەری و هەمەجی هێرش کراون. تەسەوەر 42,000 چەکدار هێرس بکە سەر دگەڕکی وەک ئەشرەفیە و شێخ مەقسوود بەرامبەری هێزێکی ئاسایشی ناوخۆ بوو بە حکمێ ڕێکەفتنا یەکێ نیسان هێزا قەسەدە دەرچوو دەرەوی ئەشرەفیە و شێخ مەقسوود و چەکێن قورسی هەبوو بردن بۆ باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. ئەو لەگۆڕ ڕێکەفتنی یەکی نیسان وەک هێزێکی نافخۆیی بوو بۆ پاراستنا ژیانی خەڵک بکەن ناوگەڕەکانی ئەشرەفیە و شێخ مەقسوود. ئەم 42,000 زۆر بە کورتی بۆ توالێم تانکی هەری گەورە، تۆپخانەی هەری گەورە، ڕاجیماتی سەواریخ بە قسێ نە قسێ خۆمانیانی ئەم قسەی دیرچی بڵە ئەڵمانیە ینی وەکالاک ئەڵمانی دەشپیگڵی ئەڵمانی ئەوە ڕاجیماتی سەواریخیش ڕەنگی گراد بکار هاتووە و هەر کاتیۆشاژی بکار هاتووە. گرنگی ئەمەی بۆ تۆ بڵێم لە کۆی تەسەوەر کە هێزەکە چەنە فرقەی 68 ئەم تونترین چەکدارن و ڕادیکارترین چەکداری دەستەی تەحریر شام هەبوو لە ئەم فرقەدەن 68 سەر پەرشتیش خوا بۆ قوتەیبەل من بجیەکە فرقەی 76 ئەم ژ فەسیلی حەمزاتن معروفە حەمزات و عەمشات و سوڵتان موراد و سوڵتان شاه و نوردین زەنکی ئەم هەمێ کۆنترۆلی حرەکەی ئەم هێزەکە دەستی تورکیادەیە. ئەم سەرپەرشتی کی ئەکرد سەیفدین ئەبوو بەکرە. طبعا ئەم فەسیلانێن بۆ تۆوتی ئەم لەسەر قائیمەی عقوباتی ئەمریکی و بریتانینش وەک هێزەکی تیرۆلیستن تیرۆریستی نێودەوڵەتی ئەم سابتە ینی فرقەی 72 ئەم فرقە بەتایبەت ئەمەژی زۆر توندرەوە پاڵپشتی یەکسەر ئەوەژی تورکیا پاڵپشتی ئەەکە و سەرپەرشتی خەتاب ئەلبانی ئەەکە. ئێجا شتی گر ئێستا بۆ تۆ بڵێم بزەبت چوونەوە 110 تانک بکار هاتووە. ئەم دیرشی بڵە ئەڵمانی ئەڵێیانە هۆشەنگ 110 تانک بۆ 4 کیلۆمەتری ئەم نە من ئەڵێم ینی نەبڵێن وەڵە کورسات نیوز وتووە یا وەکالا کوردی وتووە یا کوردستانی وتووە نا ئەڵمانی ئەڵێن 4 تائیرەی 4 فرۆخانەی نوعی بیرەقداری تورکی بکار هاتووە 67 درۆنی ئینتیحاری بکار هاتووە دهێرشکردنی سەرەوە 57 مدەرع بکار هاتووە مدەرعات ئەوەژی بکار هاتووە. طبعا خەلکی دیر کۆئانینە چەکدارن دی بەشێک ji باکوور و باشووری حەلەب ئانینە بەشێک ji ناوچەی ناوی ئەڕوستنە لە پارێزگای حمص ئەوەژی ئانینە بەشێک ژێ ئەطرافێ پارێزگایە محافەزە حەمای سووری ئەوەژی ئانینە ناو حەلەب ناو پارێزگا قوتابخانەک هەیە ناوی قوتابخانەی تۆپخانە یعنی جێگای مەشق و پەروەردە ئەکەن بۆ زوباتەکانی سەرمەدفەعی چەند قەزیفەی مەدفەعی لە ئەو قوتابخانەژی فرێدراوە سەر ئەشرەفیە و شێخ مەقسوود. ئێجا کاریسەی گەورە لکووە ئەم هێزێ مشتەر وتی 42,000 تیرۆرن
بەشێک ji ئەم هێزانە بەشێک چەکدارانە بەیانین خەڵکی سووریانین بڕەنگی حراس دین هەیە ji 100,000 چەکداری ئێستا سووریا هەیە ناوی حراس دینە ئەمانە خەڵکی سووریانین کەتیبەی یا بڵێن چەکدارانی ئیسلام تورکستانی بۆ ئەڵێن ئەم ji 2500 تا 3500 چەکدارە ئەم خەڵکی ئیگۆر مجاهدینێ نامۆ بۆیان ئەڵێن مجاهدینی نامۆ ئەمش 400 تا 500 ئەم چین فەرەنسین قەوقازین شیشانین کەتیباکەی ناوی کەتیبەی مجاهدینی شیشان ئەوەژی بتەنیا خۆنە ئەوانە 300 چەکداری هەیە مهاجرینێ بۆ ئەڵێن مهاجرینی ئەهلی سنە خەڵکی سنەی گژ ئیران هاتوون بۆ نەشیان ینی سنەی ئیران هاتن بۆ سووریا ئەمەژی نێزیکی 200 تا 500 چەکداری هەیە ئەنساری تەوحید ئەمەژی 200 تا 200 چەکداری هەیە ئەم کەتیبانە من ئەڵێم بەشێک ji چەکدارانی ئەم کەتیبانە پێکەوەژی هەموو ناو ئەم هێزەی 42,000 چەکداری هێرش کراوە بدەلیلی بۆ ئەڵێم من حەزەکەم ئەم ڕسمەکەژی تەماشەوانین هێژا سەیری بکەن چونکو ئەمە زۆر گرنگە لەسەر سۆسیال میدیاژی چاک بەلا بووە ڕسمی تەرمی پیرۆزی ئەو شەربانە ئەو کیژە کوردەی کە ئاسایشی ناوخە بوو ژقاتی سێم یا چوارەم بینایەکە فڕێدان خوارەوە طبعا ئەو دوایی 3 ساعت 4 ساعت بەرگری کرد تا گولەی نەماڵگەل فیشەکل گەل نەما شەهید کرا کاتی ئەو فڕێدان لە عینیشون ئەمە بۆی ئەڵێن ئەحمەد المەنسوور هاوکارانم ئەحمەد المەنسوور المصری ئەم تیرۆرستە بێنە پێشەوە ئەو ئەحمەد المەنسوور المصری ئەمە ڕسمی بۆ بوازحی بە بەس ئێستا ڕسمەکەی لشوونی گەهاتی فڕێدانژی جەنازەکەی پیرۆزی شەروانی ئاسایش ئەوەژی پیشانتان ئەدم ئەم لە عینی شوونەکەیە ئێستا لشوونی جەنازەکەەوە هاتووە فڕێدان ینی بە فەرمانی ئەمە ئەوە هەر لوێیە ئەمە دەلالەتەکە سەرگ ئەم ناوی هێزەکانی من بۆ جەنابەت وتی ئەمانە هەر بەشدار بوون بەشێک ژ ئەم کەتیبانە من ناڵێم ئەم کەتیبانە بە هەموو قووەتی خۆ بەشێک ژ ئەم کەتیبانەژی هاتنە بەڵام 42,000یان بەشدار بوونە لەم 42,000 بەشدار بوونە ئەم ئەمەچی تیرۆریستی تومڕە و چەتە و میلیشای جیهان هەیە لەوێ کۆبووە ئەو ئەحمەد مەنسوور المصری ئەم ڕسمەکەی پیشاندا 2012 مطلوبی مصرە مەسائلی ئەرهاب و تەفجیر و کوشتن لە منطقەی سینای مصری کراوە ئەمە ڕێزە قائمەی ناوی مصریژی هەیە ڕەنگێکی فەرمیژ ئەحمەد شەرع داوا کردین و تەسلیم بکرێت ئەمە بەس لە چ دنیا یعنی سەر چ زەویە بووی ئەم هێزێکی زەبەلاح بڕۆی سەر ئەم دوو گڕێکی وەکتە ئەوتی چەند کیلۆمترەکە بە ئەم هێزین زۆر زۆر بەسیت ئەم بتەنیا کافیە بۆ هەر تاکێکی کورد لەسەر ئەم زەویە گجێ شانازی فەخر بکە ئەمڕۆ بڵێ خۆم کوردم یانی ئەم پەیامێکی زەلال بوو بۆ دنیا و جیهان هەموو ئیرادەی کورد بە هیچ شێوەیە شکاندنی نییە بۆ پرسیاری تۆ بۆچی وا بوو دەمێ پێشەوەی وەڵامی و پرسیارە بیتەوە ئەوە ینی بژماری کوژراوەکانی ئەوان نازاندێ ژماری کوژرانەکان زۆر زۆر چونکە من ینی هەر پەیجە عەرەبیەکانە متابعە دەکرد لای خۆیان ڕسمیان بڵاو دەکردە و فلان کەس کوژرا و فلان کەس کوژرا و بە قەولی ئەوان شەهید بوو خۆیان دەیانوت فلان کەس کوژرا و فلان کەس ینی زۆر زۆر بوون ژمارەکە زانی ژمارەکان زۆران کوژراوان خەڵکێن حەلەب دناودەیە حمز دناودەیە عزاز دناودەیە جەرابلوس دناودەنێ حەما دناودەنێ خەڵکی بەشێکی خەڵکی من بژ ناودەی هەژمارەکەی زۆر زۆرن ینی جەنازەکانیان زۆر زۆرن بەس خۆیان تەدی سەر ڕاگەاندی ڕناگەین زۆر زۆر بوو بۆ پرسیارەکەت ئەوە ئەبینم زۆر زۆر گرنگەم سەر بوەستن ئەمایە بە حەقیقەت ینی سووریا ئێستام توانم بڵێن قادێکی کراوە بووە بۆ ململانەی بەرژەوەندیان هێزی زەبەلەح ئێستا سەر خاکی سووریا تورکیای ئیسرائیلە ئەمریکای تا ڕادەیەکیجی سعودیەیە دوای ڕێکەفتنی ئیسرائیل لەگەل سووریا لە پاریس بێگومان تورکیا ڕازی نابێت سەر ئەم ڕێکەفتنە بمعنا
ڕێکەوتنێکی سووریا لەگەڵ ئیسرائیل ببە تورکیا ئاڵێ بەشی خۆم کووە نابم دەرەوی ئەم بڕۆیم نادوێ بەشی خۆم ژیا بە لێ بێگومان تورکیا داوی حەلەب کردووە حەلەب بە تەمامی وتووە دوێ ئەشرەفی و شێخ مەقسوود بە هیچ شێوەی نەهێزێ ناوخۆ نەهێز ئاسایش نەهێزی قەسەدە هیچ لە ئەو شوون بە هیچ ڕەنگی تەواجودیان نەبێ بمانایەک دی ئەم هێزین زەبەلاحی من بەحسی ئەکەم ڕسمێکی تازە بۆ مەناطقی نفوز دناو سووریا دروستەکەن یعنی على الأقل توانن خوێندنێکی ئەو ڕەنگە ئێستا بۆ بکەن چون باشووری سووریا دوای ڕێکەوتنی پاریس واضحە يعني باشووری سووریا تەمامی بوو نفوزی ئیسرائیلیەکان ئەسڵەن ئیسرائیل تەواجودی ئێستا جەبەل شێخە شاخی شێخە گردەکەیە زۆر استراتیجیکە ناوی گردی سوورە ئەوەژی تەواجودی ئیسرائیل تێدەی ئیسرائیل وتووە قنێترا دەرعا سوێدا منطقی دروزیەکان ئەمایا دەبێ بە تەواوی هیچ چەکێکی قورسی حکوومەتی سووریا لێ نەبە تورکەکانژی ئەبە مەناطقی نفوزی بچ ڕەنگە ئەوە زۆر گرنگە تەمەنا کرد نەقشە بە ینی خەریتەکە بە زۆر گرنگە بوو دوای تورکی حەلەب بردێستا بە کۆنتترۆلی حەلەب بە ئەو ڕەنگە منطقەی نفوزی تورکیا چوونە بە ئەبە حەلەب ئیدلب عەفرین عزاز جەرابلوس يعني يك ريقاق بالتمامي بوخو أبا تركيا أمد بمنطقي نفوذي تركيا بآلي حدود تركيا ده أبا يعني أو مناطقنا هم شيء أبا أو كاتا ريقا يكسر بو تركيا جباب الهواء أكوا منطقة أدلب معبر جاي نابي معبر السلامة أول شيء سرسينوري تركيا تركيا بأو رنجي أذبشة كامل باكوري حلب يعني باكوري سوريا حلب أو ناتو أذيب جنفوزي تركيا تماما كو أمينة داوي شويني ترناكا جاب استا بيدم كو أمينة لايمة باكورو روجلاتي سوريا استا هيزا سوريا ديمقراطة ومنطقة علوية كان جلادقية وطرطوس وأمانة منطقة ساحلي سوريا أما بس قاعدة روسية ناتوان بلين استا أو منطقة نفوذي روسية أو منطقة استوا ماوى باكور روجلات سوريا أمينة منطقة أمريكي وتحالفي دولي برسيارك أو برسيار جناب زور قرينجا دعواء كيانا بتصوري من استا وضع حالي ده زور قرصة قتوانبة تركيا بأمرنجا ده هيرش بكبو يكم حمو هولدان أمريكا لقال إسرائيل لقال هيزن هاريمي بدستي الشرع قرت نوتي فرمو بوتوانبن بمقص دستي يعني باسكن ايراني وميليشيات ايراني وحشد بو وغيري حشد بو حزب الله لناو تشكا ببرن اجر هيرشكي باورنجا ببا الزمين يعني فوزات قورا باوقات بيجومان باندورين سياسي أبا باندورين أمني أبا باندورين اقتصادي أبا باندورين مروفي أبا رنگي فوزة لباكور ورجلات سوريا أبا چونكو أجر هيرش ببا تو نهيرش كسر قركك يا شاركي بچوكك منطقة باكور ورجلات سوريا 27 صد تا 30 صد جخاكي سوريا فوزة قورة أبا أو كاد زمينك دروس أبا بو داعش به بو خلايا حزب الله بو ايران جي تواجدي بالمنطقه كان هندي خلق برسياري ودا كان دلين امريكا بو تدخلي نكرت امر بيوندي با دل راغرتني تركيا وهي بوي بشي تركيا بدن او من بردوام من او من نجارك ودجار من ام قسهر دواركم برا وكرت خومان عاطفي زور نبن برا سيري امريكا لكن امريكا جمعيات ما في مروف وخيرك برجوندين امريكا هي برجوندين استراتيجيه امريكا هي سياسه تكتيكيه هي سياسه مرحلي وانيه نو دم دريجي هي بو تركيا امريكا ناتواني استابو برانبري كرد شري تركيا بك برا ورد خومان صريح من دميزاني سياسته خود چی توانه بدم تامن بدم تو سیاست او بده تامن بدم تو اما هي سیاست برجوندی من لایتو هبه او کات لگلتو ابم برجوندی نی به پیویس نابم لگلتو بم دوام الشيخ مقصود واشرفيه نمنطقه نفوذي امريكيه او زور قرنجه دير حافر وتا قامشلو دير حافر تا كوباني رقا دير زور تا ام دقين ديرك تا عامودة تا درباسي ام منطقة نفوذي امريكية بأشرفية وشيخ مقصود نم منطقة نفوذي امريكية بمعنى دي
اسرائیل و ئەمریکا وا ڕێککەوتنە ئەم ئەشرەفیە و ئەم شێخ مەقسوودە وا اعتیبار بکن سەرکەوتنەکە بۆ شەرع و سەرکەوتنەکە بۆ تورکیا بۆ توانێ بن چاپۆشی خۆل سەر چی بکەن سەرفرۆشتنیان بۆ جەبەل شێخوش بۆ باشووری سووریا بۆ ئەوەی کە ئیسرائیل بەدەستیێنا و لی وەرگرتن بالتەواوی و ئەمریکا چوون سەیریژەکە ئەنو هێزێکی قەسەدەی گەورە هەردوو گەڕک نییە ئەم هەردوو گەرەکنە منتیقەی نفوزی خۆمن هەردوو گەرەکنە منتیقەی جغرافیەی ڕۆژئاوایی کوردستانە وەک دوو گەڕکێ ئێستا بڵێن کوردی لە بەغا هەبن بالتەواوی ئێستا وەزعی حەلەب ئەمەیە واتە بۆ دڵڕاگرتنی تورکیا و بۆ گەڕانەوەی ئەتیبارێکی لانی کەم میدیایی یان ڕای عام لە سووریا بۆی کە لە بەرامبەر ئیسرائیل لە دەستی داوە ئەتیبارێکیان بۆ بگەڕێنێتەوە لانی کەم کەس خۆی بە دۆڕاو نەزانێت لە معادلەکە ئەوە هەیە و خاڵێکی دیژی گرنگ هەیە ئەم کەسێن ئێستا گەل شەرعە خۆمان هەموو زانن توندڕەون شەریان لەگەل شەرع بوو شەریان کردنە ئەڵێن شەریمان لەگەل ئیسرائیلە دەبێ بڕۆی قودس ڕزگار بکەن ئێستا شەرع و خۆی و جەماعەتی خۆ بۆ شارعی خۆ ڕازی بکەی بڵێ وامە دەستکەفتنێکی گەورە کردەوە ئێستا سپاس دەکەم بەڕێز کا گۆشەنگ دەروێش نوێنەری ئەنجومەنی سووریا دیموکرات لە هەرێمی کوردستان سپاس بۆ ئامادەبوونە زۆر سپاس.